بۆ دووبان دەبشتێ بۆ سێبان دەفرۆشێ بۆ هەفتێک داهاتوو دەفرۆشێ چێشەکە لەوەیدا خەڵک بۆ دووری دەیفرۆشێ حرام نییە حرامە پێی هەوایە بڵێ منی وشکە لە سلێمانی زۆر بەهێزە بەقووەتە کە جیاوازەیەکی زۆری هەیە لەگەڵ هیرات و لەگەڵ تاران و لەگەڵ حواڵەی سلێمانی تقریبا 3 ملیۆنی فەرقا 3 ملیۆن بۆ بازار 3 ملیۆنی بۆ بازار زۆرە باشە لە نێوانی حواڵە و نەخدا بەڵێ لە نێوان حواڵە و نەخدا 3 ملیۆنی فەرقا ئەو پەڕی نەزانێ ئینسان تمەنی وشکە بکرێت لە کاتێکدا کە 3 ملیۆن لەگەڵ حواڵەیەوە بەری فەرق بێ بۆ من حواڵەکە بە چەنە حواڵەکە نزیکەی بە 160 ملیۆن ئێستا 150 بۆ 160 نەقد ئێستا ئێوارە بە 11 حتا 700 یاد ئێستا 130 یعنی 13 ملیۆنە بەڵێ 13 ملیۆنە بەڵێ باشە ئەمە تا چەند کاریگەری لەسەر بازار هەیە کاریگەری زۆری هەیە لەسەر بازار ئێوارێک کابرا بە 11 700 کڕیوێتی ئێستا لێرە بە 130 داوەتەوە بەڵێ یعنی 13 ڕقم زەرمە نزیکەی 13000 دەکات یعنی لەگەڵا 13 بە 14000 دەکات ئەوە پەڕی نەزانێ ئینسانەوە لە کاتی بەقەوەتبووندا خۆی پێدادا ئینسان کاتێکەوە لە من قازان زەکات دەبێت من ئەو کاتێکەوە کەس ناوێ ئەو کاتێک کەس نایکڕێ لە بازار ئەو کاتێک بیکڕی خێرێکی لێ دەکەی چەند ڕۆژێک داینی باشە ماوەساوم پێ بڵێ ئەوەی کەوتە لە تاران و شەی تری شێوە ئەمانە چێمان دەخیان چۆن لە شوێنانە بەقەوە نەبووە ئەو پەڕیەوەیە ئەوەی دەری دەخا کەوات من وەک پێویست بەقەوە نابێت چۆن لیرەی سووریەکەی هەتا 700 یان بەر 1 ملیۆنیان هەتا 700 بەر دو ئاخیرەکەی ئێستا بە 95000 بن 91000 یعنی خەڵکێکی زۆر زەرمەند بوو ئیفلاسی کرد بەهۆیەوەیەوە تمەنەکەش ڕۆژانە بەهۆی ئەو خباراتەوە دێن نەخوارێ کۆمەڵک بانباز و هەواچی لە ناو وشکەکەی گاتەی داهاتی دەیباتە سەرێ و دێنێتەوە خوارێ بەکەیف خۆیان یاری پێ دەکەن کۆمەڵک فەرقی خەڵکی نەزان و خەڵکی دەرەوە کەوا لە تمەنی نازانێ سعر چۆنە نازانێ دەچێتە سەر ئاگای لە بۆرسەی نییە ئێران نییە ئاگای لە بۆرسەی تاران نیە ئاگای لە بۆرسەی هیرات نییە ئاگای لە حواڵەی نییە تێدەکەوێ و لێرە بازەکەی دەدا بەو شێوازەیە بۆ شێوازەیە دڵنیا بە بۆ شێوازەیە لەبەرەوەی من لە ئێران و لە هیرات بەقەوە نەبووە نە لە حواڵەی سلێمانی جۆک پێویست بەقەوە نییە تەنها لێرە وشکە خەڵک پەلاماری دەدا دوایش بەزەرە دەیفرۆشێتەوە چەند بازاڕیشتیا سلێمانی بۆ نمونە ئەوە لەو بەرەوە شۆکەتیمە لە بازاری دۆلاری نوێ ئێرە سەیوانە لەو لاوە بازاری دۆلاری حواڵەی 100 مەتری فەرق نییە باشە یعنی جەماعەتێک لەم لاواگەر بێت و بەرز و نزمی پێ بکەن بەڵێ ئەوای دیش بە قسەیەکەن ئەوانیش جازا بەرز و نزمی پێدەکەن دەیبەنە سەرێ دێنەوە خوارێ لەبەرەوەی من بۆ دووری دەفرۆشتێ بۆ دووبان دەبشتێ بۆ سێبان دەفرۆشێ بۆ هەفتێک داهاتوو دەفرۆشێ چێشەکە لەوەیدا خەڵک بۆ دووری دەیفرۆشێ حرام نییە حرامە پێی هەوایە بڵێ بێگومان حرامە